لەولەبی مس جۆرێکە لە ڕێگری لە دوگیانی کە پێک دێت لە بەشێکی پلاستیک لەگەڵ بەشێکی مس بە شێوەی هیتی تی، یعنی ئەمە ئەکرێتە ناو منداڵدانی دایکەکە بۆ ڕێگریکردن بە دوگیانی. وەکو ماوەی چەند ساڵ بەکار دێتن بە گوێرەی بڕی کەپەرەکە، ئەوە هەمانە بۆ 3 ساڵی بۆ 5 ساڵی بۆ 10 ساڵی دەتوانرێت بەکار بهێنرێت بۆ ڕێگری لە دوگیانی. ئەو لەولەبە چۆن کار دەکات؟ بە شێوازێک ئەم لەولەبە دەبێتە هۆی ئەوەی جوڵەی تۆیەکان لە ناو دەبات، وەروە ڕێگری دەکات لەوەی تۆیەکان بگەن بە هێلکە و پیتاندن ڕوو بدات. ڕێگایەکی کەی کارکردنیشی ئەوەیە ناپۆشی منداڵدانەکەوا لێ دەکات کە هێلکەی پیتێنراو نەتوانرێت لە ناویدا بنیشێت و ببێت بە کۆرپەلە. زۆر باشە دکتۆرەی سود و زیانەکانی چییە؟ بەڵێ سوودی هەیە لەبەرەوەی ئەمە یەکێکە لەو ڕێگایانی کە بۆ ماوەی چەند ساڵێک بەکاردێت، پێویست ناکات خانمەکە ڕۆژانە لە بیری بێت بەکاری بهێنێت و هەروەها ڕێژەی سەرکەوتنیشی باشە، ینی لە ماوەی ساڵێکە کەمتر لە 1 لە سەدای دەتوانین بڵێن فەیلەری هەیە ئەگەر بڵێن خانمەکە دوگیان بێت. بە هەمان شێوە دانانی ئاسانە، نرخی هەرزانە، بۆ دانانەکەی پێویست ناکات بەنجی ئام وەربگرێت یاخود پێویست بە هیچ نەشتەرگەریەک ناکە، ئێمە هەر لە کلینیک دەتوانین دای بنین بۆ خانمەکە. ئەگەر بێت و باسی لە زیانەکانی بکەین، بێگومان هیچ ڕێگریەک لە دوگیانی بێ زیان نییە. یەکێک لەمانە لەوانەیە سووری مانگانەکەی ماوەکەی درێژ بکات، بڕی خوێنەکەی زیاتر بکات، لە بینی سووری مانگ بۆ سووری مانگێککە خوێن ببینێت، وهروەها ئەگەریکی کەمی هەیە ئەگەر بکەوێت بە خوارەوە یاخۆت سەر بکەوێت بە تایبەتی ئەو خانمانەی پێشتر نەشتەرگەری منداڵیان بووە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.